خانما هونەرمەند چنار کە لە ئێستادا لە ڕێگەی پارچە ڤیدیۆیەکەوە ڕایگەیاندووە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود لە ڕێی ئەکاونتی فەرمی خۆیەوە کە بم نزیکانە یەکێک لە بەرهەمە نوێیەکانی بەناوی هانێ بڵاوەکاتەوە کە تێکستی ئەم بەرهەمە نوێیەی تێکستی کەمال میراودەلیە و ئاوازی بورهان موفتیە. بەڵێ بێگومان کوردستان لە دوای باشبوونەوەی تاڕادەیەک دۆخی ڤایرۆسی کۆرۆناوە خۆشحاڵانە دەبین بەشێکی زۆر لە هونەرمەندان کار و چالاکی و بەرهەمی نوێیان هەیە و ڤیدۆ کلیپی زۆر بڵاو دەکەنەوە و خانما هونەرمەندیش چنار لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی تایبەت بەخۆیەوە کە فاکتەرێکی زۆر باشی هونەرمەندانە هەمیشە بە بەردەوامی کار لەسەرەوەکەن کە وەکو ڕیکلامێک لە تۆڕی کۆمەڵایەتی خۆیانەوە کار و بەرهەمە نوێیەکانی خۆیان بڵاو بکەنەوە هونەرمەند چناریش بەم زوانە بەرهەمێکی نوێی خۆی بڵاو دەکاتەوە. خانما هونەرمەند چنار لە ڕێی ئەکاونتی تایبەتی خۆی ڕایگەیاند بە نزیکانە بەرهەمێکی نوێ بڵاو دەکاتەوە. ئەم بەرهەمە نوێی خاتو چنار بەناوی هانێوە تێکستی کەمال میراودەلی و ئاوازی بورهان موفتیزادە و دابەشکردنی میوزیک لەلایەن بژاردیلانەوە کراوە و لە ئێستا بەشێکی کارەکانی تەواو بوو لە ئایندەیەکی نزیکدا بڵاوی دەکاتەوە. ئەم بەرهەمە ئاوازەکەی لەلایەن مامۆستای خۆشەویست بورهان موفتی کاری بۆ کراوە هەروەها تێکستیشی لەلایەن شاعیری کورد کەمال میراودەلی بۆی دانراوە. ئینشاءڵڵا لە داهاتوویەکی نزیکدا بە شێوەی کلیپکردن گەویستی دەبن و پێشکەشتان دەکەم بە هیوای ڕۆژێکی خۆش